ئەم کاتتان باش بەخێر بێنەوە هاوڕێیان هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ هەواڵن هێژە دەم باشون بەخێر هاتن سەرسەر و سەرچاوان ئەوڕۆکە بڵتنێکمان هەیە لەسەر بەردەوامی ڕەوشەکە واتە موشک باران و تۆپ باران لە دێر حافر لەسەر ئاوی فرات و لە هەمانکاتدا خوێنبارین لە ئێران ئیتر باسی ئەم دوو بابەتە دەکەین تۆزێک بابزانین هاوڕێیانی سەرخەت تکایە شتێکمان بۆ بنووسن ئەگەر دەنگ گۆڕنگ هەموو شتێک باشە سوپاسدانەکەین زۆر بەخێر بێن سەر و سەرچاومان هاوڕێیان بەخێر بێن سەر و سەرچاوان کاک شێرزاد دەنگم باشە زۆر زۆر سوپاش کاک شەماڵ ئیسماعیل بەخێر بێن سەر و سەرچاوم کاک ئومێد کاک جالافۆرنیا داوای لێبوردنەکەم ئەگەر ناوم بەهاڵە نووسیبی علی ئیبراهیم بەخێر بێ کاک شێرزاد بەخێر بێ کاک ئومێد تۆش بەخێر بێ سەر و سەرچاو هەر بژین بەخێر بێن سەر و سەرچاوان سەر هەردوو چاوم بەخێر بێن هاوڕانی سەر فێسبووک ئێوەش بەخێر بێن بەڵام ئیتر هەوڵ بدەن وەرن سەر کەناڵی یوتیوب ناوەکەم ئێستا چۆن نووسراوە لەوێ ئیتر لەسەر یوتیوب بمدۆزنەوە و ئەوانەی کە نامبینن دیارە سوبسکرایبیان نەکردووە تکایە سوبسکرایب بکەن کاک جۆرجا شابا کاک جۆرج شابا بەخێر بێ سەر هەردوو چاوم سەرچاوم بەخێر بێ سەرچاوم کاک ئەمین بەخێر بێ سەرچاوان بەڵێ هاوڕیان دەست پێ دەکەین بڵتنێکی نوێمان هەیە و هەڵسەنگاندنی نوێمان دەبن لەسەر ئەو ڕەوشەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهاندا هەیە ئیتر مەترسیەکی زۆر زۆر گەورەی شەپۆلی نوێی نیۆ ئەمەویە نوێیەکان و سونیەکان هەر بە خۆتان دەزانن پێشتر باسمان کردووە و ئەم شەپۆڵە بەداخەوە لەلایەن ئەمریکا و لەلایەن بەریتانیا ئیتر ڕێک دەخرێ و ڕەوایی پێدەدرێ مەشروعیەتی پێدەدرێ بەڵام ئەمە زیانێکی زۆر زۆر گەورە بە هەموومان دەدا بە مسلمانە میانڕەوەکان دەداوە بە کەمە نەتەوەیەکان دەداوە بە ئاین و ئاینزاکان دەدا چونکە ئەمانە جگە لە خۆیان هەموو کەسیان پێی کافرە کەچی خۆیان لە هەموو کەس کافرترن ئیتر نە ئەخلاق نە ڕەوش نە بەرژەوەندی نە مرۆڤایەتی نە شارستانیەت بە هیچ شێوەیەک هیچ شتێکیان نییە و ئەمانە بەڕاستی مەترسین لەسەر ئەو ئاین و کەمینە و نەتەوانەی کە دەسەڵاتیان نییە و حەسوودی بە شارستانیەتی ئەوان دەبن ئیتر ئەمە نەخۆشیێکی زۆر زۆر گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەداخەوە ئیتر وڵاتێکی وەکو سعودیە کە بەخۆی ڕوئیای گەشانەوەی هەیە لە ساڵی 2030دا بۆ ئەوەی سعودیا بکاتە ناوچەیەکی گەشتیاری هەموو خەڵک تێیدا لە جیهان سەردانی بکەن باشە هەموو خەڵک چێە بە ملیارێک مسلمان بێ خۆ ئەوەی سەردانی دەکات دەبێ بەلای کەم 2 ملیاری دیکە غێری مسلمان بێ کەواتە ئەتۆ چۆن لەلایەک ئەو ڕوئیایەت هەیە و لەلایەکیش 30 تۆن کتابی ئیبن تەیمیە کە ئیبن تەیمیە یەک کەسە گەورەترین زیانی لە جوگرافیای ئیسلامی داوە یعنی کە ئاڵێن جوگرافیای ئیسلامی ئەو ناوچانەی کە ئیسلامی لێبووە ئیتر ئیسلامی کردۆتە دواکەوتوترین ئاین و ئیسلامی سیاسیشی کردۆتە وحشیترین و دڕندەترین پێک هاتە لەسەر ڕووی زەوی و لە هەمووشی خراتر ئەو ئیسلامیە سیاسیە زۆر پیس بەکاردێ هەموو خەڵک تاوانبار دەکەن بە ناوی ئێوە پیاوی ئیسرائیل ئێوە جاسووسی ئیسرائیل بەڵام لە کۆتاییدا بە خۆیان هەموو شتێک لە پێناوی ئیسرائیلدا دەکەن هەمویان لە هەموو شتێک لە پێناوی ئیسرائیلدا دەکەن
بەداخەوە ئیتر ئەمە بەردەوام دەکا بەڵێ هاوڕێیان دەست پێ دەکەین زۆر بەخێر بە سەر و سەر چاوم هاوڕێیانی سەر فێسبوک تکایە تکاتان لێ دەکەم وەرنە سەر یوتوب هاوڕێیانی دیکەش تکایە لەسەر یوتوب جەڕسێکیە ئەگەر چرکە لەسەر ئەو جەڕسە بکەن بەردەوام لە هەموو بەرنامەکاندا زۆر باش دەبێت چونکە ئەو چرکەی کە ئێوە دەیکەن وا دەکا کە ژمارەیەکی زیاتر خەڵک ئەو ڤیددیۆ ببین و سەرنجیان ڕابکێشرێ بەخێر بێن سەر و سەرچاوم بەڵێ دەست پێ دەکەین ئیتر بەکوێ دەست پێ بکەین با سەرەتا لەسەر دێر حافر دەست پێ بکەین لە دوای حەلەب ئیتر دەمەوێت بەڵام سەرەتا ئەوە بڵێم لە حەلەب پەیوەندیم لەگەڵ دوو کەسی کریستیان کرد کە بەڕاستی حەلەب یەک لەو شارانەیە کە کولتوری کریستیانی و پیشەی کریستیانی و ئیتر لە بوارەکانی بازرگانی و ئاڵوگۆڕیدا کریستیانەکان و ئەرمەنیەکان لە مێژوودا ڕۆلێکی زۆر گەوریان هەبووە بەداخەوە ئێستا ژمارەیان زۆر کەماوە ئەو ژمارە کەمەی کە هەشە کە ئەو شارەی جوان کردووە بە جوانی ڕایگەیاندووە ئێستا کە لە ژێر مەترسیی زۆر گەورەدایە یعنی شارەکە هەمووی لە ژێر مەترسیەکی شارستانیەتدایە هەم ژمارەیان کەم دەبێتەوە هەم تاوەکو دەترسن ڕاستە حکوومەتی ئەحمەد شەرع و حکوومەتی ئەردۆغان زۆر ترسنۆکن لە بەرامبەر ئەمریکا و لە بەرامبەر ئیسرائیل بەردەوام ئەمانە بەکار دێنن پەیامی ئەمەدن کە ئەمانە دەپارێزن جار و باردەستنە کلێساکانیان بەڵام ئەمە بەس نییە یعنی ئەو کولتورە باڵادەستەی ئیسلامی سیاسی نەک لەوێ لە کوردستانی عراقیش ینی کولتوری ئیسلامی ئەوە بووە هەژمونی کولتوری ئیسلامی سیاسی بەهێز بووە یعنی تۆقە لەگەڵ کریسیانێک بکەیت تۆ بیرێک بخۆیەوە تۆ بچی سەردانی شوێنێکی کریسیانەکان یان یەهودیەکان یان هەر ئاینێکی دیکە بۆ نمونە زەردەشتیەکان بکەیت بوداییەکان بکەیت ئەمە بە چاوێکی سوک سەیرت دەکەن و ئەمە وا دەکا بەڕاستی شارستانیت بە تەواوەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئارادا نەمێنی ینی چەند ڕۆژ پێش ئێستا من خەڵکی شەقلاوەم کە هەمومان ئەزانی شەقلاوە بە گەڕێکی مەسیحیەکانەوە جوانە بە شارستانیەتی مەسیحیەکانەوە جوانە تەماشا دەکەین چەند ڕۆژێک پێش ئێستا دڕندەیەک ئیتر پەلاماری چی داوە پەلاماری گۆڕی کریسیانەکانی داوە گۆڕی کریسیان کێلی گۆڕی کریسیانەکانی شکاندووە یعنی ئەمە وحشێتێکی زۆر گەورەیە و دەسەڵاتەکان لە ژێرەوە یان یارمەتی ئەدەن یان ئیتر چاوی خۆیان دادەپۆشن بەڵام لە کاتێکدا کە دەستنە بەردەم ئەوروپیەکان دەستنە بەردەم ئەمریکیەکان کریسیانەکان بەکاردێنن کەمانەتەوەکانی دیکە بەکاردێنن چۆن لە کوردستانی عراقیشدا وایە یعنی کاتێک ئەتۆ کریسیانێکت بە پارچە زەویە کڕی کەڕامەتت شکاندیانی ئەتۆ کەواتە بێنرخی دەکەی چۆن کوردێک بێنرخ دەکەی ئەویش بێنرخ دەکەی لەوانەیە تاکەکان پێیان خۆش بێ بەڵام ئەمە کولتوری کریسیانیەت لەناو دەبا و ئەمە لە شاری حەلەبیش جگە لە کوردەکان ینی مەترسی لەسەر کریسیانەکانیشیە مەترسی لەسەر ئەو ئەرمەنیانە هەیە کە ماون خۆتان دەزان ئەو ئەرمەنیانی لە جینۆساید ڕزگاریان بوو ئەوانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان لە سووریا و لە لوبنان ئەمەش خەریکە بەڕاستی نامینێ کۆز دەکەن یعنی ئەو هاوڕێیە بمنیوت کە کریسیانەکان بەڕاستی بەجددی کۆز دەکەن یانی دەڕۆن ئیتر بەتاڵی دەکەن چونکە هەموو ڕۆژێک ئیتر ئێستاکە لە حەلەب دەیان ئۆتۆمبیل بەیەکەوە بە دروشمی ئەڵڵاه ئەکبەر ئاڵای داعش بەرز دەکەنەوە و ئیتر کافرەکان دەکوژین کافرەکان چێن لە ڕوانگەی ئەوان کریسیانەکانن ئەرمەنیەکانن کوردەکانن زەردەشتەکانن حتا سونیە بێلایەنەکانن سنیە سیکولارەکانن ئیتر بەبینە سەر هەواڵەکان بە بزانین ئەمڕۆکە چی ڕوویدا پێش هەموو شتێک ئیتر هێرشی درۆنەکانی تورکیا لە دێرحافر هەیە
هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا ڕۆژی چوارشەمە ڕایگەیاند کە بێفڕۆکەوانەکانی تورکیا هێڕشیان کردوتە سەر پێگەکانیان لە نزیک ڕووباری فرات. ئەمەش لە کاتێکدایە کە ئەم گروپە چەکدارە کوردیە یعنی هەسەدە لەلایەن حکوومەتی دیمەشق و ئەنقەرەوە ئیتر گوشارێکی زۆری لەسەرە و ئیتر ئەو گروپە چەکداریانی هەسەدە ئێستاکە لە ناو بازنەیەکدایە کە حکوومەتی دیمەشق ئەڵێ ئەمە ناوچەی شەڕە، یعنی ئەوان کە لەوێنە ئیتر دوژمنن شەڕیان لەگەڵ دەکرێت و خەڵکێکی زۆر ناوچەکە خەریکن چۆڵ بکەن و ئیتر کۆمەڵێک بابەتی بەو شێوەیە لە ئارادایە. دوێنێ سێشەممە ئیتر سوپای ئەحمەد شەرع داوای لە هێزەکانی سووریای دیموکراتیک کردبوو کە دێر حافر و مەسکەنە چۆڵ بکەن. ئەمەش دوای هێرشەکانی حەلب دێ. دێر حافر و مەسکەنە 40 کیلۆمەترێک لە حەلەبەوە دوورن، لە دەواازەی حەلەبەوە دوورن. ئیتر بە پێی سەرچاوەکان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتی شەڕی دژی داعشدا پشتگیری لە دروستکردنی یعنی پشتگیری لەوە کرد کە هەسەدە سنوورەکەی هەتا ئەوێ بڕوە، هەتاوەکو ئێستاش ئەگەر چی دێر حافر دەکەوێتە کەناری ڕووباری فراتەوە، بەڵام ئیتر ئەمانە هەموو ئێستاکە لە دوای ئەوەی کە ئەمریکا، ئیسرائیل، بریتانیا، ئەوروپا هەڵوێستێکیان نیشان نەدا، یعنی ڕاستە ڕووداوەکی حەلەبیان ئەوە کرد، یعنی چی پێ دەڵێن، یعنی بە قسە هەڵوێستێکیان نیشاندا، بەڵام ئەمە لە ڕووی کردداریەوە هیچ شتێکی لەگەڵ خۆ نەهێنا. ئیتر بۆیە تەماشا دەکەین دوێنێ و پێرێ لە مەسکەنە هێرشی دیکە دەستیان پێکرد و ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیکیش وەڵامیان دایەوە. ئیتر بەڵام وەکو وتم ئەمڕۆکە هێرشی درۆنیشی کە هاتوتە سەر چەندە دوێنێش هەبوو، بەڵام ئەمڕۆکە زیاتر بوو. ئیتر ئەمە خۆی لە خۆیدا نیشانی ئەدا کە نیازی پەرەسەندنی شەڕەکانیان هەیە و تۆپ باران و موشک باران هەتا ئەم دەقێش بەردەوام دەکات. ئیتر ئەمە یەک بابەتێکی زۆر زۆر گرنگە، بەڵام ئەمڕۆکە دەمەوێت لەسەر مەسەلەی سووریا، چونکە پەیوەندی بە تورکیاوە هەیە، پەیوەندی بە باکوورەوە هەیە، پەیوەندی بە پرۆسەی گوایە ئاشتی و یانیش دانوستانەکانی نێوان ئیمرالی و ئەنقەرەوە هەیە. لەسەر ئەمە ئەمڕۆکە دەمەوێت هەندێک قسەی جددی بکەین. بەڕاستی ئەمانە ئەگەر یعنی ئەمانە بەردەوام بن دەگاتە کوێ؟ هەروەکو لە بەرنامەی دوێنێنا پێرێ بوو ئیتر میوانەکەم صدیق حەسەن شوکری ئیتر ڕایگەیاند کە مستەفا قەرەسۆ ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە ڕایگەیاندە بوو پێشتر بە ئاشکرا کە بە نسبەت ئەوانەوە، بە نسبەت کەژەکەەوە، بە نسبەت پەکەکەەوە، هەڵوەشانەوەی پەکەکەەوە نیش ئامادەبوون لە بۆ چەکدانان پەیوەندی بە ئەوەوە هەیە کە ئەوان دەیان هەوێ ڕۆژ ئاوا ویانیش باکووری سووریا ئیتر بپارێزن لە بەو مەبەستە ئەم کاریان کردو. بەڵام ئێستا کە تەماشا دەکەین باکووری سووریا و ڕۆژ ئاوا و هەموو پێک هاتەکان بەڕاستی لەژێر هەڕەشەیەکی زۆر زۆر گەورە دانیان. ئیتر پێشتر بە تەنیا دروزەکان بوون، عەلەویەکان بوون، بەشێک لە کریسیانەکان بوون، بە تایبەتی لە ناوچەی حەماڵ حومس، بەڵام ئێستاکە تەماشا دەکەین هەموو کوردەکانیشی گرتوتەوە، ئێزیدیەکانی گرتوتەوە و لە هەمووشی گرنگتر وەکو باسم کرد ئەوڕۆکە ئەو زانیاریان پێگەشت کە بەڕاستی کریسیانەکان لە ناوچەی حەلەب لە ناو قەلەقیەشی زۆر زۆر گەورەدا دەژین و ئەمە
بە شێوەیەک لە شێوەکان کەوا بوو پرۆسەکە بۆ بکرێ پرۆسەکە بۆ هەبی لێرەدا ئیتر دەبینین کە ئەمە وا دەکا ئەو پرۆسەیە ئیتر دەبێ بەرەو قۆناغێکی دیکە بچێ ڕاستە پرۆسەکە بەردەوام دەکا بەڵام بەپێی تورکیا بەردەوام دەکە بەپێی تورکیا چییە بەپێی تورکیا ئەوەیە ئیتر هەمووتان چەچی خۆتان دانێن بەیعەت بدەنا دەوڵەتی تورکیا ینی ئەو دەسەڵاتی کە هەیە بەیعەتی پێ بدەن بە هیچ شێوەیەک حیزبێکی زۆر گەورەتان نەبی ئەگەر حیزبێکیشتان هەبوو لە چوارچێوەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی دابێ لە هەموو شوێنەکان چەک دابنێن لەو شوێنانێک کە چەک دادن وەکو سووریا بەیعەت بدەنە دەوڵەتی نوێی ئەمەوی و ئەمە کارە ساتێکی زۆر زۆر گەورەیە هاوڕێیان پەخشەکەم لەسەر فێسبوک بە تەواوەتی لا دەچێت تکایە هەواڵێن سەر فێسبووکەی لە کرەماخۆ وەرن سەر یوتیوبێ پەخشامە لەسەر فێسبوک نامینێ بەڵێ بەردەوام دەکەین لەسەر یوتیوب بەردەوام دەکەین و ئەمەش بەس نەبوو ئیتر لە دوانەکەی باقچەلی تەماشا بکەن ینی پێشتر دەیگوت هێزەکانی سووریای دیموکراتیک هەندێک ئوستوبی خۆی گۆڕی بوو ئێستاکە هاتۆتەوە سەر عیارە قوماشە ئەسلەکەی ئەڵێتن گروپی تیرۆریست مەزلوم عەودی تیرۆریست پیاوی ئیسرائیل کە هەمومان دەزانین ئیتر لەو ئیتیفاقەی کە لە فەڕەنسا سانسکرا هاکان فیدان لەوێ بوو هاکان فیدان بەخۆ لە دوانیدا لەگەڵ شەیبانی کۆبووەوە و پێشتر بە ڕۆژێک ئیتر بە دوو ڕۆژ ببورن شەیبانی کۆبوونەوەی ڕێککەوتنی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی ئینتقالی تێکداوە کۆبوونەوەکەی تێکداوە هەر کەسی ناردۆتە ماڵی خۆی و نەیهێشتووە ئیمزا بگەین کە لەسەر ئیمزاکردن بوو ئیتر لە دوانەکەی باخچەلی ئیتر چیمان نیشان ئەدا یعنی نیشانەی شتێکی دیکەمان نیشان ئەدا لێرەدا ئیتر دەبینیم لێدوانێکی دیکە هەیە لێدوانی هاوسەرۆکی دەم پارتی تونجەر باکرهان کە ئاڵێ چڕ ڕۆژە کەس لەگەڵ ئۆجلان کۆ نەبووتەوە چڕ ڕۆژ کەس لەگەڵ ئۆجلان کۆ نەبووتەوە ئەمە واتایەکی هەیە کە ئۆجلانیش لە ناو زینداندا ناڕازیە پرۆتێستۆی کردووە بۆیە ڕێگە نادەن خەڵکی دیکە بیبینی کەواتە لێرەدا پرسیارەکە ئەوێ ئەو پرۆسەیە لە ناو دەچێ یان لە ناو ناچێ پاشەکشەی پێ بکرێ یعنی لایەنی بڵین لایەنی کوردی و یانیش بزوتنەوەی ئۆجلانی تاقلەیەک بە مێزەکە لێ بدە یان لەسەر مێزەکە بێ ئەگەر لەسەر مێزەکە بمێنێ چۆن بمینێ ئەمانە هەموو پرسیاری زۆر زۆر جددینەوە هەمووشیان ڕسکی خۆیان هەیە پێش هەموو شتێک لەسەر ئەو مێزە ئەتۆلا بچی ڕنگ بێ زیانی هەبێ یعنی ڕنگ بێ ئەو کاتە دەوڵەتی تورکیا بڵێ تەماشاکەن ئێمە مێزمان مێزێکی ئاشتیماندانا ڕێگامان پێدا ئۆزەلان ببینن ساڵێک شەڕمان ڕاگرت بەڵام تەماشا دەکەین ئەوان کۆتاییان پێهێنا و کاتێک ئەمە ئەوانش کۆتاییان پێێنا ئێمە دەست پێ دەکەینەوە لە سووریادا لە هەر شوێنێک بێ ئیتر دەست بە جێرە شێوێنی دەکەینەوە ئەگەر وەها بەردەوام بێت چۆن دەبێت ئەگەر وەها بەردەوام بێت تورکیاڵێ دەبێت تەسلیم بن دەبێت تەسلیم بنیت هیچ ڕێگایەکی دیکەتان نیە ڕنگ بێ ئەوەی کە چ ڕۆژە نیان هێشت ئۆجلان ببینێ ڕنگ بێ ئەوە بێ کە داوایان لە ئۆجلان کرده بێتتر داوا لە مەزلوم عەبدی بکە لە کەسێکی دیکە بکە کە ئیتر بە تەواتی چەکدان تەسلیمی ئەحمەد شەرع بن ئۆجلانیش ڕنگ بێ ئەوەی نەوێ ئۆجلان دەیوێت دیالۆگ هەبێ دەیوێت تەعویز بدە ئەمە ئاشکرەیە هیچی ناوێ نە لە بۆ خۆی و نە لە بۆ پەکەکە و نە لە بۆ باکووری کوردستانیش ئەمەش ئاشکرای پێویستە لە هاوڵاتیان نەشارینەوە چونکە ئەوان بە ئاشکرا ئەڵێن ئێمە مەبەستمان لێرەدا پاراستنی کوردەکانی ڕۆژ ئاوایە پاراستنی کوردەکانە لە جینۆساید ئیتر بەڵام ئەمە دەکرێ یان ناکرێ چونکە ئامانج ئەوە بوو و وەفدەکەی دەمپارتی چوە ببورن وەفدەکەی هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری چوونە دیمەشق ئەسعەد شەیبانی دێتە ژوورەوە ئیتر نوێنەری سنت کۆم دەخاتە دەرەوە ئەڵێ تکایە 5 دقە مەجالمان بدە و دوای ئەوە ئەڵێتن کاکە دانیشتنەکە کۆتایی پێدێنی کۆتایی بە دانیشتنەکە دێنی چەند ڕۆژی دیکە دیسا دانیشتن دەکەینەوە بەڵام دوو ڕۆژی پێناچن هێرش دەکەنە سەر
حەلەب و ئەمە خۆی لە خۆیدا دەبێ شتێک لەگەڵ خۆیدا بگۆڕدرێ یعنی بەو شێوەیە نابێ و لێرەدا خەتای بزوتنەوەی کوردی هەیە یعنی ئێمە چەندین جار باشماک من بەخۆم کەسێکم کە سەرەتا زۆرم پشگیری لەو پرۆسەیە کردووە چونکە ئەو پرۆسێ نەبی چ دەکەی یعنی لە ناو تونێلەکانی زاب هەتا چەند ڕۆژی دیکە شەڕ دەکەی و ئەو شەڕە جگە لە سووتاندنی ماڵ و مڵکی خەڵک چی دیکەی لێدێ ئەو دێهاتە جوانانەی بادینان یانی جوانترین دێهات لە عراقدا دێهاتەکانی بادینانن ئەو سنووران من بەخۆم دێ بە دێم بینیوە بە تایبەتی دێ ئەو دێیانەی کە لە ڕەسەندا دێی ئەرمەنیەکانن دێی سوریانیەکانن جوانتریشن ینی هەرکەس دەست و پەنجەی ئەوانە لەو دەیانەدا ئەبینی ینی چیان کردووە ئەمانە هەمویان وێران دەکرێن و زیاتر خۆی وێران کراون زیاتر وێران دەکرێن ئاوەدان ناکرێنەوە و ئەو گەری لایەنەی کە لەوێ شەڕ دەکەن ئیتر هیچ ئەنجامێکی استراتیژی بەدەست ناخێن ینی ئەنجامێکی سیاسی و استراتیژی لێ ناکەوێتەوە جگە لە زیان و هەتاوەکو چەک هەبێ ئیتر دەم پارتیش بە نەفرەت دەکرێت بە نەعەلەت دەکرێت بە تیرۆریزم دەکرێت و لە ڕێگە هەر کەسێکیش کە تۆقە لەگەڵ دەم پارتی بکە ئەویش بە تیرۆریزم دەکرێت وەکو جاپا وەکو ئیکرەم ئیمامۆغڵو کەینێ جیازانی 2 ڕۆژ دوای ئەوەی سەردانی دیاربەکری کرد جیرە حوتویەک دوای ئەوەی سەردانی ئەحمەد تورکی کرد لە ماردین جیرە دەستگیر کرا ئەمە بابەتێکی زۆر گرنگە یعنی لە ناو خۆی تورکیاژدا ئەتۆ ناتوانانی شتێک بکەی وە لە هەمووی گرنگتریتر وەکوتم لە ناو کوردەکاندا بێ ئومێدیەک هەیە لە ناو کوردەکاندا ڕادیکالیزمێک هەیە و هەندێک کەس دەیانەوێ ئەو ڕادیکالیزمە بقۆزنەوە بۆ ئەوەی بزوتنەوەی کوردی ببێتە بزوتنەوەیکی پرۆکسی خۆی لە خۆیدا ئەتۆ چەند پێشکەوت و خواز بی چەند ژنت لە ناودا بێ چەند ئەتۆ سیکولار بێ لایک بی ئەلمانی بی بەڵام لە هەمان کادا ماوەیەکی دوور و درێژ ئەتۆ پارە و چەکت لە دەوڵەتێک وەرگرت و ئەتۆ ئێرادەی سیاسیت لە دەست خۆتدا نەبوو بڕیاری سیاسی لە دەست خۆتدا نەبوو ئەو دەوڵەتەی کە پارە و چەکت پێدا ئەتۆی بەتەنیا وەکو چەکدار سیر کرد نەک وەکو لایەنێکی کللتوری و سیاسی و کۆمەڵایەتی ئەتۆ پرۆکسی دەبێتەوە ئەوە قبول بکەیت و ئەماش مەترسیدار بوو لە بۆ هەندێک دەستپێکردنی پرۆسەیەکی وە چوونی کوردان بۆ سەر ئەو مێزێ لە سەرەتادا شتێکی زۆر ڕاست بوو هەتاوەکو ئێستاش ڕاستە بەغەڵەتی نازانم ئەوە بەغەڵەتی نازانم چونکە تو نەچووبای چ دەبوو کاتە هەموو دنیا دەیگو تورکیا دەرگایەکی لە پێش ئاشتی کردەوە ئێوە نەچوو بەڵام کە چووی ئەتۆ کۆمەڵێک حیسابات هەبوو دەبوایە بتکردایە نەتکرد و لە قۆناغی یەکەمین نا بەڵام لە قۆناغی ناوەڕاستدا دوای 3-4 مانگ بدەبوایە ئەو پرۆسەیە زیاتر ببایە پرۆسەیەکی گشتگیر چەند قاچێکی هەبوونایە نەبەتەنیا قاچێک 2 قاچ ئێمرالی و کۆشکەکەی ئەردۆغان و مەهەپە نابێ ئەمە و پاشان ئەتۆ وەکو دەم پارتی یان وەکو حرەکەتی ئۆزەلانی ناتوانێت ئەتۆ بڵێ ئەمە ئێرادەی خۆمان داوەتە یەک کەس لێرەدا من گومانێک لەسەر ئۆجەران جارێ ناکەم بەڵام نابێ ئەوە بکەێتەوە چونکە ئەو کەسە لە زینداندایە ڕاستەکەی بڵێنیانی لە زینداندایە ناکرێ ئیتر ئەمانە وەکو پێویست لە کاتی خۆیدا نەکران و تەماشامان کرد ئیتر دەوڵەت سیاسەتی خۆی بەردەوام دەکە باشە لێرەدا زۆر کەس پرسیار دەکە ئەی چی بکرێ باشە حیزبەکان بەردەوام ئیتر حیزبەکان و لایەنگرەکانیان زیاتر ئەو پرسیارە دەکەن ئێستا چی بکرێ باشە یعنی باس لەوە ناکەن بەر لەوەی دارستان بسووتێ ئێمە تەدبیر وەربگرین ئەو دارستانە نەسووتێ ئاگر و جگەرە خواردن و گۆشت برژاندن ناو دارستانەکەدا نەکرێ و ئەگەر سووتە چەندارێک بسووتێن دارەکانی دیکە ئاگرەکە بۆیان نەچێ تدبیری وە وەرگیراوە لە نزیک دارستاندا ئیتفای هەبێ بۆ نمونە دەگەی دەستگاکەدا دام و دەستگاکانی ئاگرکوژێن نەرەوە هەبن
ئیتر کە ئەمانە نەبوون دارستانەکە دەسووتێ ئیتر ئەڵێ ئێستا چی بکەین ئێستا چی بکەین دەسووتێ تاوە بەڵام سەرباری ئەوەش هەندێک شت هەنە کە ئەگەر چی درەنگیش بوو بەڵام زۆر درنگ نییە ئەکرێ بکرێن بەڕێی من وەها کوردەکان وەک تەکلایە نا ویانش بزوتنەوەی ئۆزەران لەو مێزەدا بکشێتەوە زەرەرە بەڵام چۆن بەردەوام بکەیت پێش هەموو شتێک جگە لەو مێزەیە دەبێ ئەو کولتورە بەلاوە بنرێ یعنی نەتەوەی حیزبی ئیتر کورد بۆتە نەتەوەیەکی حیزبی یعنی کوردی بارزانی کوردی پەکەکە ئۆجەلانی کوردی تاڵەبانی ئەمە دەبێ بەلاوە بنرێ دەبێ نەتەوە لە دەستی حیزب دەربهێنرێ چونکە تەماشا دەکەین لە نەتیجەدا وایە ڕاستە ئەمانە جاروبار کە تەنگاو دەبن بە درۆ کۆ دەبنەوە و یەکێتی نەتەوەی دروشم و شتیوای دەڵێن و لە هەندێک جار لە بۆ یەکتریش دەگرین وەکو لە شاشەکانی تەلەڤیزیۆندا دەبینێت بەڵام ئەمە تا ڕادەیەک هەم هەستیە هەم کاتیە هەم ئەکرێ سەختەکاریشی لێ بکەوێتەوە لەگەڵ ڕێزم ڕنگ بێ هەموو کەس بەو نیازە نەگریە پاشان دەبێ بەڕاستی نەتەوە و نیشتیمان سەر لە نوێ پێناسە بکرێتەوە یعنی نیشتیمانی تۆ کوێیە هەتا وەکو ئێستاش خەڵک هەیە جوێن بە من ئەدا ئەکە جاروبار ئەڵێم کوردی عێراق بوو نمونە کوردی عێراقە ئەوەی دیکە هیچ بنەمایەکی سیاسی هەیە هەتا وەکو ئێستا ئێوە شەڕ ناکەن لەسەر پۆستەکانی عێراق بە ڕیفراندۆم چیەکانیشەوە شەڕ ناکەن لەسەر پۆستی سەرۆکۆما شەڕ ناکەن لەسەر موچە شەڕ ناکەن لەسەر جێگری سەرۆکی پەرلەمان کەواتە بۆ پێت ناخۆشم بڵێم کوردی عێراق لە بەرنامەی کام حیزبدا هەیە کە عێراق و تورکیا و سووریا و ئێران ئێمە هەڵوەشێنینەوە و دەوڵەتێکی سەربەخۆ دروست کەواتە بۆ پێت ناخۆشم بڵێم کوردی عێراق کوردی ئێران کوردی تورکیا دەبێت ئەم شتانە سەر لە نوێ بەڕاستی پێناسە بکرێنەوە ئەم ئەدەبیاتی ساڵی هەفتاکان و هەشتاکان دەبێ بگۆڕدرێ پاشان بزوتنەوەی کورد بەڕاستی دەبێ وەها دابنرێ کە بزوتنەوەیەکی زۆرایەتیە مەبەستمان لە زۆرایەتی چەند قاچیە چەند ئاکتۆریە یعنی بڵێن بارزانی بەتەنیا لە کوردستانی عێراقدا خۆی وەکو سەرکردە نەبینێ و هەموو بڕیارێک نەدا نابێشتی وا غەڵەتە ئێمە بینیمان وە گوایە حیزبەکانی دیکەشی بەشداری پێکردو حیزبەکانی دیکە چەند ئەندامێکی بۆ دەنێڕێ یان ئەو ئەندامانە تۆراون یان سعی خوێندنەوەیان لەسەر بابەتەکە نەکردووە یان پێویستیان بە هەندێک بەرژەوەندی تایبەتە دەستنە لای سەرۆک ئیتر های دەی سەرۆک زوو ڕیفراندۆمەکەی بکە دەی سەرۆک با درەنگ نەکەوین ئیتر ڕیفراندۆمەکە کرا چی بەسەر هات لە باکووریش بە هەمان شێوە لە باکووریش بە هەمان شێوە چۆن دەبێ حرەکەتێک هەموو بڕیارەکان بدا لەناو حرەکەتەکەشدا یەک کەس هەموو بڕیارەکان بدا شتیوا چۆن دەبێ ینی دەبێ بە هەموو شتەکان هەموو قۆناغەکان بەڕاستی لەسەر ئەو بنەمایە سەر لە نوێ ساز بکرێنەوە حیزب دان بەوە بنێکە ئەو بزوتنەوەیەکی چەند قاچیە و چەند ئاکتۆریە هەمووی کوردیش نییە هەمووی موسڵمان نییە هەمووی سونی نییە و ئەو زۆرایەتیە بە شێوەیەکی شەفاف بەڕێوە بچێ بە ئاشکرا بەڕێوە بچێ و بە شێوەیەکی مۆدێرن بێ نەک وەکو دیوەخان وەکو ئەوەی کە ساڵی 2013 بوو 12 بوو چ بوو کۆنگرەی نەتەوەی گوایەکرا لە هەولێر و ئیتر با بارزانی بکەینە سەرۆک و پاشان ئەوی دیکە دەیگۆ باشە ئەتو بۆ بە سەرۆک بەڵام ئەمن ژنێکت لە تەنشدا دەرێن دەیکەمە هاو سەرۆک مۆرکێکی ئەیدۆلۆژی خۆم لێدەم ئەوەی دیکەش دەیگۆ کاکە نابێ من شتیوا قبول ناکەم دەگەی ئەوە ئیتر ئەوە دەبێت تێپەڕ بکرێ بەڕاستی لەو حاڵەتەدا ئینسان ئەتوانێت بزوتنەوەکە تا ڕادەیەک یعنی چونکە ئەوە قەیرانێک ئەوەی ئێستاکە لە حەلب بینیمان وە لە ڕۆژ ئاوا دەیبین لەناو بزوتنەوەی ئۆجەلانی لە قۆناغی دیالۆگ و گوایە ئاشتیدا دەیبینین قەیرانێکی زۆر زۆر گەورەی بەڵام ئەو قەیرانە بەتەنیا لە ناوپەککە نییە کە بڵێ بەتەنیا ناوپەککێ غەڵەت لەناو هەموو حیزبەکاندا هەیە لەناو حیزبەکانی دیکە ڕەنگ بێ زیاتریش بێ
و لەناو دەوڵەتەکانیشدا هەیە، بەڵام ئێمە باسی بزوتنەوەی کوردی دەکەین وانیش بزوتنەوەی کوردستانی دەکەین کە لە ناویدا بزوتنەوەی کوردستانی بزوتنەوەیشی زۆر زۆر گەورەیە، لە ناویدا نەتەوەکانی دیکە هەنە، لە ناویدا کۆمەڵێک ئاین هەنە، کۆمەڵێک گروپ هەنا، کۆمەڵێن بێدین و کافر هەنا، دەبێ ئەوانە هەموو وەکو زۆرایەتی دەبێ هەموو وەک چەند قاچی و چەند ئاکتۆری دەبێ قبول بکرێن، نەوەکو ئەتۆبەی سەختەکاری بکەیت تورکمانێک بینی پۆستێکی بدەیە وەڵا تورکمەنیشم لەگەڵدایە، مەسیحیەک بێنی پارچە عارزێکی لە عەنکاوە بدەیە وەڵا من مەسیحیم لەگەڵدایە. ئەمە سەختەکاریە بەڕاستی، ئەمانە ئێرادیان هەبێت لە بڕیارداندا لە سەردەمی گەورەبوونی یەکەمی ڕۆژئاوا ویانیش باکووری سووریا چێ ئەوها گەورەی کرد مەسەڵەن بەڕاستی بڕێن ڕووناکبیر و کەسایەتیە مەسیحیەکان و ئەرمەنیەکان دەورێکی زۆریان بینی، هەم لە ڕێگە نیشاندان هەم وەکو ئەزمون، چونکە ئەمانە نەتەوەی زۆر زۆر عاقڵن، لەبیرتان نەچێ بزوتنەوەی دژە ئیمپریالیستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دوایی بووە بزوتنەوەی نەتەوەیی کە بەداخەوە لە بزوتنەوە نەتەوەییەکەش بووە بزوتنەوەیەکی فاشیست وەکو بەعسیەکان لەلایەن کەسانی وەکو میشل ئەفلاق دروستکرانیتر. یعنی ئەمانە کەسایی ئەمانە میلەتی بەتوانان و بە تەجروبەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەمە شانسێکە کە لە کوردستان دژین ئەمانە تورکمەنەکانی شوان ئێزیدیەکانی شوان مەسەلەن پابەندبوونی ئێزیدیەکان بە کولتور بە خاک کۆمەڵێک بابەتی زۆر زۆر گرنگن تیاندانە، لەناو عەشیرەتەکاندا کۆمەڵێک بابەت هەنا، مەسەلەن من چەند جار باسم کردووە، جارێکیان بەخۆم شاید حاڵی ئەوە بووم دوو عەشیرەت بە شەڕ دەهاتن لەسەر کچ و کوڕێک حەزیان لە یەکتری کردیە، من لەوێ بووم ئەو کاتە، هاوەن و دۆشکیان لە بەرامبەر یەکتری ڕاستکردنەوە کە چینە لایەن ئیتر ڕدێنسپی عەشیرەتێک گوتی کاکە ئێمە شەڕ ناکەین و عەیبە و فلان و بێوان و لە کولتوری ئێمەدا بەڕاستی نییە، ئەوە چەند منداڵێکن ئەم کاریان کردووە چونکە ئێمە لەسەر کونێ میزێ یەکتری ناکوژی، یعنی زۆرم پێ سەیر بوو، یعنی ئەم بزانە لە ڕەسەنایەتی ئەو عەشیرەتانەشدا لە ڕاستیدا جۆرێک شارستانیەتی و مرۆڤایەتی هەیە، بەڵام مرۆڤ چۆن بتوانێت سوودی لێوەربگرێ و ئەمە لەناو بزوتنەوەیەکی چەند کولتوریدا ئەگەر مرۆڤ بتوانێت سوودی لێوەربگرێ بەڕاستی مرۆڤ دەتوانێت سوودی لێوەربگرێ، ئەگەر نا عەشیرەت و ئاین و مەزهەب و ئەمانە هەمووی دەبنە بەڵایانی تونڕەوی جوولەکە و تونڕەوی مەسیحی و تونڕەوی ئیسلامی و تونڕەوی کوردایەتی و تونڕەوی عڕۆبە و تونڕەوی تورکی و ئەمانە دەبنە بەڵا، لە بۆ هەندێک دەبێت بزوتنەوەی کوردستانی ئەمانە هەمووی سەر لە نوێ بەڕاستی شڕۆڤە بکە لە ناو خۆیدا وەڕەخنە لە خۆ بگرێ. هەتا وەکو ئێستا بزوتنەوەی کوردی مەسەلەن زۆر کەس بە من دەڵێن ئەتوو لە ناو فلانە بزوتنەوەدا بووی 14-15 ساڵە تۆ چەندجا بریندار بووی ئەتۆ ڕەنجێکی زۆرت داوە ئێستا دژایەتی دەکەی، بۆ دژایی دەکەی؟ مش گوتم کاکە کوا دژایەتی دەکەم کاکە کەینی دژایەتیم کردووە، ئەڵێن ڕەخنە دەکەی، ئەڵێم ڕەخنە دژایەتی نییە، ڕەخنە یارمەتیە، ڕەخنە سوودە، خەڵک هەیە چەپڵەی بۆ لێدا زۆڕنای بۆ لێدا درۆی بۆ دەکا، ئەمن ئەو درێ ناکەم چونکە ئەدەزانم ئەوە وەکو ئەوە وایە بەنجی لێ بدەیت سەرخۆشی بکەیت، ئەمە سەرخۆشی ناکەم، ئەمە ڕاستیەکانی پێڵێن کەم و کورتەکانی پێدەن کە ئەو بەخۆی نابینێ یان ناتوانێ ببینێ، چونکە من بەخۆشم کە لەناو ئەو بزوتنەوەدام نەکەم و کورتەکانی خۆم نەکەم و کورتی دەوروبەر و کارەکەم نەدەبینی بەڕاستی. ئەڵێن خەڵک واتێگا خەڵک واتێگا مری خەڵک بشکێ کاک، ئەتۆ دەبێ خەڵک فێر بکەی کاک، نەک خەڵک وا فێر بکەی چێ پارتی ڕەخ نەکرد ئەوە دژمنایەتی بارزانی دەکا، چێتی ڕەخ نەکرد ئەوە نەفرەت لە تاالبانی و گۆڕی تاالبانی دەکا، ویانی چێ بکەی ڕەخ نەکرد ئەمە دژی ئۆجەلانە، دژی گەریلایە، دژی خوێنی شەهیدانە، ئەمە ئەسڵ ئەساسی نییە، دەبێ ئەم شتانە هەر هەمووی نەگۆڕدرێن بزوتنەوەکە لەژێر هەڕەشەیەکی زۆر زۆر گەورەدایە و لەبەر ئەوەی ئیتر دنیا بەرە و
عقارێکی زۆر زۆر تاریک دەچێت زۆر زۆر وحشی دەچێت جاران ئەمریکایەک هەبوو بۆ نمونە لە سەردەمی ئۆباما هەتا بڕیارێکی ئەدا 40 ڕۆژی پێدەچوو لەگەڵ هەموو دام و دەستگاها قسەی دەکرد ئێستا کە بڕیاری شەڕ و جەنگ لەسەر لێوەکانی ترامپێکی شێتدایە کە نازانی چ دەکات هیچ ناخوێنیتەوە هیچ نازانێ لەسەر ئەوە دەمێنیتەوە چێ بابەتێکی لە بۆ دەبا ئەویش ئیمزای بکە باوەڕی بەو کەسە هەیە نا بەڕاستی وایە ئەمە زۆر زۆر مەترسیدارە وەلەو حاڵەتەدا ئەکرێ ئەو شارستانیەتەکان نەتەوە بێدەسەڵاتەکان کەمایەتیەکان و ئاین و ئاینزە جیاوازەکان لەناو بچن ئیتر ئەو ترامپە وەکو تەماشا دەکەین وەکو هەمویان ئاین بەکاردێنی چۆن ئیتر پوتین کاتێ سەرۆکی کاگەبە بوو ئیتر جۆرێک لە ئاینی قادری لە ناو چێچەنیەکان بەکارهێنا و ئەو قادریۆفەی لێ دروست بوو لە بەرامبەر بزوتنەوەی دێدایۆف کە کەسێکی سیکولار بوو ئیتر ئەمڕۆکە تەماشا دەکەی خەڵکی چێچەنی نەوەک لە رووسیا کردوتە مافیا و لە ئۆکرانیا کردیتە سەربازی بەکرێگیرا و دڕەندا بەڵکو لە ئەوروپا تەماشا بکە ئێستا کە ئەوروپیەکان نەفرەت لە خەڵکی چێچان دەکەن هەموو ماڵە چێچانیەکە مراقەبیان لەسرە چونکە میلەتێکە ئیتر بێ پەروەردە مایە بێ سەرکردە مایە بێ کولتور مایە بێ هیچ شتێک مایە بۆتە بەڵا بۆتە دز کوردەکانیش بە هەمان شێوە بزانە لە بەریتانیا هەفتانە چەند دۆسیە تەلزی دەکرێت لەسەر مافیای کورد و ئەمەیە کە شارستانیەتەکان لەناو دەبا ئەم بابەتە زۆر زۆر گرنگە کە دەبێ خەڵکەکە بەڕاستی بیری لێ بکاتەوە ئەم شتانە ئەگەر گۆڕانکاریان تێدا کرا ئیتر دەبێ ئەکرێ قۆناغی ئیمرالی بمێنێتەوە هیچ کێشەیەک نییە بەڵام لە دەستی یەک کەس دەربهێنرێ لێرەدا ئەوە نییە کە من گومانم لەوە جەلان هەیە یان باوەڕی پێ ناکەم ئەم دەزانم ئەمە چەند جاریش وتومە ئەم باوەڕم پێ هەیە نەوەکو باوەڕم پێ نییە نەوەکو گومانی لێ دەکەم ئەگەر ئەو پیاوە ویستبای بێتە دەرەوە چەند ساڵ بەر لە ئێستا ئەیتوانی بێتە دەرەوە ئەگەر بیویست بە تەسلیم ببێ ئەمە نییە چەند ساڵ بوو ئیتر 4-5 ساڵ بوو هەر کەس نەیدەبینی بەڵام ئیتر ئەمە بۆ چوونی خۆیەتی ئەو مەترسیەک دەبینێ لە پێناوی ئەو مەترسیەدا کۆمەڵێک تەعویزی دایە ڕاستە و هیچ شتێک لە بۆ کوردی باکوور بە تایبەتی نییە ئەمەش ڕاستە ئەمانە هەمویان ڕاستن ئەجا ئەمە ڕاستە غەڵەتە یعنی واقعی نییە ئەمە شتێکی دیکەیە بەڵام نابێت لە دەستی ئەو پرۆسەیە گەورە و گرانە ئەو مەسئولیەتە گەورە و گرانە کە ئێستا مەسئولیەتەکە بە پێی تورکەکان لە سووریا هەیە ئەگەر لە باکوور بەقەی ناکە بەڵام لە سووریا هەیە لە سووریا بزوتنەوەیەک هەیە ئەو بزوتنەوەیە سوپاکەی هەم کوردیە هەم عەرەبیە هەم کریستیانیە هەم ئەرمەنیە هەم تورکمەنیە هەمووی لە ناودانەوە نیە عەرەب و کوردیشی لە ناودایە بێدین و بەدینیشی لە ناودایە ئەمە هەمووی هەڵدەوەشێتەوە دەبێت ئەڵێ دەبێ هەمووی تەسلیمی سنی دەوڵەتی ئەمەوی بکەن ئەمە مەترسیدارە لە بۆ هەندێک ئەڵێ دەوڵەت باخسەری ئەڵێ ئەمن بەتەنیا عەبدوڵڵا ئۆزەرانم قبوڵە نابێ ئەمە دەبێ ئەگەر دەتەوێت لەسەر ئەو مێزە بمینەوە ریسکی هەیە هەروەکو وتم ئەگەر تاکلایەنە بەجێی بێڵی بەڵام ئەگەر دەتەوێت بمینەوە دەبێ بەڕاستی بە مەسئولیت بێ هەندێک شت گۆڕانکاریان تێدا بکرێت یعنی ئەوە نییە لە بینی دوو کەسدا بێ باخچەلی ئۆجەلان ئەمە هەتا دوایی غەڵەتە لە قۆناغی یەکەمدا زۆر زۆر ئاساییە هەموو شتێک یەک کەس دەست پێ دەکا هەموو قسەیەک لەسەر لێو یەک کەس دێتە دەرەوە بەڵام کە دەکەوێتە پراکتیک لەگەڵ قۆناغەکاندا دەبێت گۆڕانکاری بەسەردا بێ ئەگەر گۆڕانکاری بەسەردانێ پێتان دەڵێن چی ڕۆدا پێتان دەڵێن چی ڕۆئەدا لە ساڵی 1970 پێش هەفتاکاندا بەردەوام ئەو شتەی لەناو ئێستا کە لەناو پاکە هەبوو لە ناو بزوتنەوەی ئەیلولدا هەبوو لە نێوان مەکتب سیاسی و سەرکردایەتی حیزبەکە مەڵا مستەفا و یانیش ڕاستتر بڵێن ماڵی بارزانی ئیتر چی لێکەوتەوە لەگەڵ قۆناغەکاندا چەند جار ئیبراهیم مەحمەد و زەلال تاڵەبانی گیران چەند جار شەڕ دروست بوو پاشان دیسا پێکیان هێنانەوە ئەم جارە لەو بینەدا
سعید ئەلچی و سعید کرمزی شەهید کران کوژران بە کۆمپلێک، یعنی دکتۆر شوان و سعیدی دیکە هەردوو سعیدەکە بە کۆمپلێک کوژران شەهید کران، پاشان بنەماڵەی مێرگە سۆریەکان لەناو بردران. کۆتاییەکەی چی بوو؟ کۆتاییەکەی ئیتر نوسکۆ ویانی شکست ویانیش ئاش بەتاڵ با بڵێن ئاش بەتاڵ بوو. لە دوای ئەوە چی ڕوویدا؟ لە دوای ئەوە بزوتنەوەیەکی دیکە دروست بوو، یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو و چەند حیزبی دیکە لە پارتی جودا بوونەوە و ئەمە چی لەگەڵ خۆی هێنا؟ ئەمە دیسان شەڕی ناوخۆی لەگەڵ خۆی هێناوە، چونکە هەندێکان نەیان دەویست پارتی لەناو بچێ، پارتیان زیندوو کردەوە، شەڕی حەکاری لێکەوتەوە، پاشان شەڕی ناوخۆی لێکردەوە هەتا 1984 ئەمانە و 1994 دیسە دەستی پێکردەوە. ئێستاکەش ئەگەر چارەسەریەک لە بۆ ئەمە نەدۆزرێتەوە بەڕاستی ئەم قەیرانە لە ڕیشە چارەسەر نەکرێ، بەڕاستی بزوتنەوەی ئۆجەلانیش وای لێدێ، یعنی احتیمال هەیە گروپێکی ڕادیکال دروست بکرێەوە ئەو گڕوپەش احتیمالە بەکار بهێنرێ بزوتنەوەی ئۆجەلانیش بەکار بهێنرێ، چونکە ئێمە دەزانین یەکێتی و پارتی چۆن بەکار هات. یەکێتی لە کوێ دروست و چێ دروستی کرد؟ سووریا دروستی کرد. ئێران چێ بەکاری هێنا لە بەرامبەر بزوتنەوەی کوردی ئێراندا؟ پارتی چێ بەکاری هێنا لە بەرامبەر بزوتنەوەی کوردی ئێران بەکاری هێنا. ئیسلام بابەتانە بابەتی زۆر زۆر گرنگن ئینسان بیری لێ بکاتەوە. مەسەلا دوای ئەوە ڕەخنا لە خۆگرتن سوودی نییە و فایدەی نییە. شتێکی دڵخۆشکەرانە هەرچەندە زۆریش دڵخۆشکەر نیە، ئەمڕۆ چوارشەممە سێناتۆری گەورەی ئەمریکا گراهام لێدوانێکیدا و لە هەرچەندە لێدوانەکەی لە ئیکسە لێدوانێکیدا بۆ هێورکردنەوەی دۆخی سووریا. گراهام ئەمەژەی بەوە کرد حکوومەتی نوێی سووریا ئاگدار دەکەینەوە کە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دژی کەمینەکان بە هیچ شێوەیە قبوڵ ناکرێت. درەنگە مستەر گراهام لە حەلەبیش دوو گەڕەکی کوردی ڕۆیشتن و لە سایەی ئەو غەڵەتانەی پێشتر کرابوون تەدبیرێکی پێویست وەرنەگیرا بوو و وای کرد شەڕ دروست ببێ. لە کللتوری ئیسلامیشدا کاتێک بە شەڕ ئەتۆ شوێنێکت گرت ئەوەی دەمێنێتەوە غەنیمەیە، کچەکان غەنیمەنە، ژنەکان غەنیمەنە، پیاوەکان غەنیمەیە، عەرزەکە غەنیمەیە، چۆن ئێستاکە عەفرین غەنیمەیە، سەرەکانی غەنیمەیە. لە عەفرین داییتر ڕیش درێژێکی چڵکن ئەچێتە ناو دارزەیتونەکان بە کەیفی خۆی زەیتون ئەبە، خاوەن زەیتون هێ قسە بکە کلاشینکۆفی پێە لێی دەدا، چەندیان وەها لێ کردوونە یان شەو دێڕفێنە. ئەمە کارە سادەکی. ئەم سێناتۆرە باڵای ئەمریکا ئاشکرای کرد راپۆرتی باوەڕپێکراوی پێگەی شووە سەبارەت بەوەی سوپای سووریا و تورکیا ڕەنگە بەرەو پێشڕەوی زیاتر بچن دژی هاوپەیمانە کوردەکانمان. هاوپەیمانیشی بەکارهێنا، ئێمە هاوپەیمان نین، ئێمە پارتنەری سەرعەرزی. ئەگەر هاوپەیمانیشبووی سوودی نییە، چونکە هاوپەیمان ئێران و رووسیاش هاوپەیمانن. ئیسرائیل و ئەمریکا لە ئێرانیاندا 12 ڕۆژ، رووسیا یەک تەقەی کرد نەخێر. هەروەها گراهام وتی پێم وایە ئەم هەنگاوە دەبێتە هۆی کاردانەوەیەکی توندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. گراهام جەختی لەوە کردووە هەرچەندە پشتگیری لە پێدانی دەرفەت بە حکوومەتی نوێی سووریا دەکات، بەڵام بە هیچ شێوەیەک قبوڵ ناکات هێرشێکی ئاشکرا بۆ سەر هاوپەیمانە کوردەکان بکرێت. ئەو وەک هێزی سەرەکی لە تێکشکاندنی خلافەتی داعش وەسفی کوردەکانی کرد و ئاماژەی بۆ هۆشکرد کوردەکان لە ساڵانی ڕابردوودا پەیوەندیەکی تۆکمەیان لەگەڵ ئیسرائیل هەبووە. ماڵی ئێمە بە تەواوەتی خرا کرد، پەیوەندیەکی تۆکمەمان لەگەڵ ئیسرائیل هەبووە. ئێکوا ئیسرائیل و سووریا ڕێککەوتن، حکوومەتی ئیسلامی نیۆ ئەمەوی و هاکان فیدان جۆلانی پێدان، ئەوانیش هاتن لە حەلەب هێرشەکەیان کرد. کو ئێمە هاوپەیمانی ئیسرائیل
کەی نێمە هاوپەیمانی ئیسرائیل بوون ئەو تووشی کێشەمە بکە لێنزی گراهام پەیامەکەی بە هۆشداریەکی ڕوون بۆ دیمەشق و ئەنقەرە کۆتایی پێنانووسی ژیرانە بژاردەکانتان هەڵبژێرن ئەم لێدوانە لە کاتێکدایە کە هەفتەی ڕابردوو لە شاری هەرە پێکدادانێک ڕوویدا و بووە هۆی بەلای کەم بووە هۆی نزیکەی سی کوژراو لە لای لە هەردوو گەڕەکە کوردەکان کورد نشینەکان چونکە هەمووی کوردین خەڵکی دیکەشی تێدایە و 160,000 کەس ئاوارە بوو کەوا تا ئێستا کە چی بڵێن لەسەر ئەو پەیامە لەسەر ئەو پەیامەیسان ئەتوانێت چەند شتێک بڵێ پۆزتیف و نێگەتیف یعنی هەروەکو باسم کرد هاوپەیمانی ئیسرائیل بووە ئەمە خۆی لە خۆیدا کوردەکان وەکو هەدەف نیشانەدا هەرچەندە ئینسان نابێ لەمە بترسێ یعنی کورد نە ئەتوانێ هاوپەیمانی ئیسرائیل بێ نە ئیسرائیل وەکو هاوپەیمان قبولی دەکات پێش هەموو شتێک ئیسرائیل لەگەڵ دەوڵەت اتفاق دەکات لەگەڵ تۆ اتفاق ناکات تۆ بەکاردێنی بۆی دەوڵەت ناچاری اتفاق بکە ئەمەیان یەک ئیسرائیل بەڵام ئەتوانێت کاری لۆبی لە بۆ تۆ بکە ئەمەش لایەنە ئیجابیەکەیەتی کاری لۆبیت لە بۆ دەکات لۆبی ئیسرائیل ئەمریکا زۆر زۆر بێزە ئەتوانی بەکاری بێنی سوودی لێوە بگری ئەمەشیان کێشەیەک نییە لە هەمان کاتدا وەکو ئیسلامیەکان چاوەڕێ دەکەن بزوتنەوەی کوردی لە هیچ شوێنێک نا ئەو توانایی نییە کە باری حەماسی فەڵەستینی بخاتە سەر پشتی خۆی و دژایەتی ئیسرائیل بکە ئەو توانایی نییە ئێمە وەکو تاکەکان ئەوەی ئیسرائیل دەیکە ئەڵێن جینۆسایدە قبولی ناکەین و هیچ کەس هیچ کوردێکی ناسیۆنالیستی بۆی نییە بەم بڵێ ئەتۆ زیان بە بزوتنەوەی کوردی دەگەین یان زیان بە نەتەوەی کوردی دەگەین یان زیان بە سیاسەتی کوردی دەگەین نەخێر ئێمە وەکو تاکەکان لەسەر شانمانە ئەو وحشیەتەی ئیسرائیل دەیکا ڕەخنە بکەین ڕەخنەش دەکەین چالاکی بکەین چالاکی دەکەین بەڵام بزوتنەوەی کوردی لەبەری بزوتنەوەیکی سیاسیە بارێکی زۆر زۆر گرانە و تااقەتی نییە ئەمە هەڵبگری دەبێت ئینسان ئەم شتانە لە یەکتر جیا بکاتەوە لە سوسیال مدیادا بەبێ ئەوەی بە هەڕەمەچی ئینسان دەکەوێتە ناوێ ئیسلامیەکان بە شێوەیەک ناسیۆنالیستەکان بە شێوەیەکی دیکە و ئەوانی دیکە وەکو ئەوانی وەکوێمە نازان چۆن خەتێکی ڕاست هەڵبژێرن لەو ناوەدا بەڵام لێدوانەکەی لینزی گرام لە کاتێکدا دێ و پێیان ئەڵێ کاکە تەواو حەلەبیش لە بۆ ئێوە بەڵام ئەو بەری فرات نابێت چیتر مداخەلە بکەن یعنی ڕای دەگری ئەمەشی هەیە لینزی گراهەم کەسێکی بەتوانایە لە سێنات و کەسێکی زۆر زۆر نزیکی دۆناڵد ترامپە و کەسێکە کە لۆبی ئیسرائیلی ئەتوانم بڵێم بەڕێوە دەبا لە ئەمریکادا ئەمەش زۆر زۆر گرنگە هاوڕێیان بەڵێ بەڕاستی نازانم چەند دقیق قسە دەکەم ئیتر نامهوێ زۆریش قسە بکەم دەی بابینە سەر ئێران لە ئێراندا چی هەیە ئەمڕۆ چوارشەمە چواردەی بانە مەڕی 2006 ئێران شاید حاڵی پێشهاتە زۆر بربڵاو و گرنگەکانە لە بواری ناوخۆی و نێودەوڵەتیدا سەرنجتان دەدەمە سەر چەند هەواڵێک لە 17هەمین ڕۆژی ناڕەزایەتەکاندا لە سەرانسەری ئێرانداوە گرژیە سەربازیەکانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر چی قسە بکەین یەک ناڕەزاییەکان بەردەوام دەکەن تا دێت ئاماری قوربانیەکان بە شێوەیەکی تراژیدیتر دەردەکەون یعنی بە گوێرەی راپۆرتەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ژمارەی کوژراوانی ناڕەزایەتەکانی ئەم دوایە گەشتۆتە زیاتر لە 2400 کەس ئەمە گەلێک زۆرە کە مناڵ و هاوڵاتیانی مەدەنی زۆر تێدایە هەندێک سەرچاوی هەواڵی دیکە ئامارە ناوخۆیەکانی حکوومەتیان تا 3000 ڕاگەیاندووە یعنی لەناو حکوومەتی ژمارەی پۆلیس و سەرباز و بەسیج زیاتر کوژراون و ئەمەشیان نیشان ئەداکە بەڕاستی لە ناوخۆ پیشاندانەکاندا یعنی بەرگری چەکدارانە هەیە
ئەمە بۆ ئەوە ناڵێن کە مەشروعیەتێک بە تەقەکردن بدەین چونکە ئیتر خۆ پیشاندانەکانی ژینە ئەمینی چەکداریان بەناودا نەبوو خۆ ژینە ئەمینی چەکی پێ نەبوو ئیتر بە بۆکس کوشتیان وەنیە ئیتر ژمارەی دەستگیرکراوان مەزەندە دەکرێت 18,000 تێپەڕان دەبێت ئیتر ئەمە زۆر گرنگە لە ناو تاراندا ئیتر لە پارێزگای تاراندا نائارامیەکی زۆر بەڕێوە دەچێ و پارێزگاری تاران باسی لەوە کرد کە 1000 ئۆتۆمبیل و دەیان ناوەندی ئیداری و ئاینی و خزمەتگوزاری گشتی وەکو ئەمبڵانس و ئیدارەی ئاگر کوژێنەوە زیانیان بەرکەوتەوە و یانیش سووتێنراوە گرژی نێودەوڵەتی و هەڕەشەی سەربازی هەتاوەکو ئێستا هەیە پەیامەکەی دۆناڵد ترامپ هەر ڕۆژ باز دەکەین ئیتر کە باسی کردووە ئیتر باس لەوە دەکا کە ئەو لە ئێران ئەدا ئەگەر ئێران خۆپیشەندەران بکوژێ و تەماشا دەکەین راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەمریکا بەشێک لە هێزەکانی لە بنکەی ئەلعودەید لە قەتەر کشاندۆتەوە بەهۆی ترسی هێرشی تۆڵەسەندنەوەی ئێران ئەگەر هاتوو ئەمریکا هێرشێک بکاتە سەر ئێران لە هەمان کاتدا ئەمە زۆر گرنگە و نوێیە ئێران هۆشداری دەداتە دراوسەکانی بەرپرسانی ئێران هۆشداریان دایە وڵاتانی ناوچەکە لەوانش سعودیا ئیمارات قەتەر تورکیا ئەگەر ئەمریکا خاکی ئەوان بۆ هێرشکردنە سەر ئێران بەکاربێن ئەوە بنکەکانی ئەو وڵاتە دەکرێنە ئامانج بارودۆخی ئینتەرنێت زۆر خراپە لە ئێران ئەمە پێشتر باسم کردو هەمووتان دەزانن هەتاوەکو ئێستا هەوڵ ئەدرێت چارەسەریەک بدۆزرێتەوە لەناو ئەو هەوڵاندا وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند کە وڵاتەکەی بیر لە ناردنی تێرمیناڵی مانگی دەستکرد چی پێ دەڵێن یوتێرساتی پێدەڕێن وابزان دەکاتەوە بۆ ئێران بەڵام ئەمە تاسڕادێک دەبێ بەڕاستی نازانین ئیتر و لە هەمان کاتدا باس لە حکمی لە سێدارەدان دەکرێت یەک لەوانە عەرفان سوڵتانیا کە تەمەنی 26 ساڵە لە کەرەجیتر لە سێدارەدرا لە ئێران مەراسیم ساز دەکرێت مەراسیمی ئەو بەسیجانەی کە لە خۆپیشاندانەکاندا کوژراون ئیتر و ئیتر دەوڵەت سوپا و بەسیجهانی تند و تیژی ئەدا ئاژیتاسیۆنیان لە بۆ دەکات لە کاتی ناشتنی تەرمەکانیان هیندستان باڵیۆزی هیندستان لە تارانداوای لە هاوڵاتیەکانی کرد بە زووترین کات ئێران بەجێبێڵن ئیتر باس لە دیدارێک کرا دیدارێکی نهێنی لە نێوان ترامپ و پەهلەوی بەڵام ئەمە ڕاست دەرنەچوو لە ڕاستیدا پەهلەوی چۆتە ماڵەکەی ترامپ بەڵام ترامپ لەگەڵی دانەنیشتووە ترامپ و ویتکۆفی ناردووە ستیڤ وێتکۆفی ناردووە لەگەڵی دابنیشێ ئەوەش مانایەکی خۆی هەیە مانەکەی ئەوەیە کە ترامپ بە ئاشکرا بە پەهلەوی دەڵێ گەڕەنتیت پێ نادەم وعدت پێ نادەم هیچ سۆزێکت پێ نادەم کە تۆ دێنمە سەر دەسەڵات لێرەدا بە هەڵسەنگاندنێکی دانی سترینۆڤیچ نیشان بدەین کە بەرپرسی پێشووی بەشی لێکۆڵینەوە و شیکاری ناوەندی زانیاری سوپای ئیسرائیل بووە یعنی موسادی ناوسوپا ئەو لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ BBC فارسی ئەگەریترین سیناریۆی دەستێوەردانی ئەمریکا لە ئێران گوتی بەڕێکەوتن لەگەڵ ڕژێمی خامینەی دەبینێت یعنی ئەگەر ئەمریکا سیناریۆیەکی بکە دەستێوەردانیش بکە ئەوە ڕێککەوتنە لەگەڵ ڕژێمی خامینەی معنای ئەوە نییە یعنی لەگەڵ خامینەی دادەنیشێ لەگەڵ ڕژێمەکەی دادەنیشێوانیش لەگەڵ ڕژێمەکەی چارەسەریەک دەدۆزێتەوە ئەو دەڵێ پشتیوانی جددی بۆ دەسەڵاتی پاشایەتی لە ئێراندا بە هیچ شێوێک نابینە زۆرێک لەوانەی کە دروشمی پشتیوانی پەهلەوی دەڵێنەوە زیاتر بۆ تەحەدای دەسەڵاتی ئێستای ئەو کارە دەکەن چونکە هیچ ئۆپۆزیسیۆنێکی دیکە لە ئارادا نیە بەڵێ منیش پێم وایە
یەک ئەمە دەکرێت من لێرە لە ئەوروپا چەندجار خۆپیشاندانی ئێرانیەکانم بینی بێ و وێنەی پەهلەویان هەڵدابێ هەوڵم داوە سێ چوار کەس ببینم بۆ پشتگیری لە پەهلەوی دەکەی ینی بەشێکیان وا دەزان ئەوە ڕموزێکە لە بۆ ڕزگاربوون لە ئیسلامی سیاسی ئێرانی یعنی بۆ ئازادیەکان ئازادی لە بواری جلوبەرێک ئازادی لە بواری پەیوەندی ئازادی لە بواری خواردن و خواردنەوە ئەم جۆرە شتانە وەکو ڕموزێک بەکاردێن وە لە هەمان کاتدا ئەو پرسیارەت لێ دەکەن باشە پشتگیری لە چێ بکەم چێ هەیە ئەو ئەڵێ ئیتر دانی سیترۆنۆڤیچ ئەڵێتن بە بۆچوونی من زۆرینەی خەڵکی ئێران نایەنەوێت دیکتاتۆرێک بڕوخێن و دیکتاتۆرێکی دیکە لە شوێنی بگرن واللهی بابا خەڵکی ئێران دیارە زۆر زۆر عاقڵن بەڕاستیش عاقڵن چونکە لەو شوێنانی کە دیکتاتۆرێک ڕۆی دیکتاتۆرێکی خۆ باشتر نهات سەدام ڕۆی چەندین دیکتاتۆر هاتن دیکتاتۆری شیعە دیکتاتۆری کورد دیکتاتۆری سونی ئەجا ئەمانە بەتەنیا دیکتاتۆریش نەما دزیشن هەریز نەبێت سەدام ئەوەندە دز نەبوو مەترێک عرض بەناوی سەدام لە دەرەوە هەیە ئەو سەدامە قاتیلە ئەو سەدامە فاشیستە یەک مەتری عرضم بۆ بینەوە لەناو عراق لە دەرەوەی عراقیش بەناوی سەدام حوسێن و بنەماڵەکەی نییە بەناوی شخصی سەدام حوسێن یەک مەتر عرض نادۆزیەوە نییە ئەو بەسە ئیتر کەواتە ئیتر ئەو بەرپرسی پێشووی استخباراتی سەربازی ئیسرائیل ڕاست دەکات لەوە و ئەمە بۆ چوونی ئێرانیەکانە نایان هەوێ دیکتاتۆرێک بڕوخێن دیکتاتۆرێکی دیکە بینن بە تایبەت ئەگەر ئەو کەسە کەسێک بێت کە نزیکەی 50 ساڵان لە دەرەوەی ئێران ژیایە ئاگای لێ نییە بە بڕوای ئەو ئەزمموی بانگەوازە سیاسیەکانی ڕەزا پەهلەویش بۆ ئەم بۆچونە پشتڕاست دەکات ڕەزا پەهلەوی بانگەوازێکی دەرکرد و خەڵک ڕژانە سەر شەقامەکان بەڵام کاتێک بانگەوازی بۆ مانگرتنی گشتی داگیرکردنی شارەکان دەرکرد بەکردەوە هیچ ڕووی نەدا ئیتر بۆیە پەهلەوی چۆ ماڵەکەی ترامپ بەڵام ترامپ لەگەڵی دانەنیشت ئەمە زۆر زۆر گرنگیانە ئەمە زۆر زۆر گرنگە کە ترامپ پێی دەڵێ کاکە ئەتۆ لە یەدەکانیشنی بە ویتکۆف لەگەڵت دابنیشێ سەحبەتێکت بکە و قاوێک بخۆنەوە بڕۆ ماڵەکەتیان بە ئاشکرا ئەمەیە ئیتر لە بۆ هەندێک ئەگەری زۆرە بەڕاستی ئەگەری زۆرە ئەگەر شتێکی لە ناکاو ڕوونت هەیرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیتر ئەمریکا لەگەڵ خودی کۆماری ئیسلامی شتێکی دیکە بکە کە ئێمە نازانین جێو چاوەڕوانیەکان ڕنگ بێ ئەوە نەبن کە ئێمە باسی دەکەین هەروەها لە خۆپیشاندانەکانی ئێران بەڕاستی ئەلیتی کولتوری و سیاسیش ئێستاکە دەکەونە ناو خۆپیشاندانەکانە مەسەلەن سینەماکاری ئێرانی جەواد گەنجی کوژراوە کە ئەوەش بەناو دەنگە ئیتر بەگشتی ئەوەیە ئەوەی دەمەوێت بە کورتی لەگەڵ ئێران بیڵێم لەوانەیە پرسیاریش هەبن ڕۆلی رووسیا و چین چی دەبێت یعنی رووسیا و چین متفقێک هاوپەیمانێکی گەورەیان لە ڤێنزوێلا ون کرد هەرچەندە ونیان نەکرد چونکە سەرۆکە گیرای لەگەڵ ژنەکەی بەڵام ئەو دەسەڵاتی ئەو هێشتا لە ڤێنزوێلا مایە هەتاوەکو ئێستا سوپاکە سوپای مۆدۆڕەیە هەتاوەکو ئێستاش مایە جگە لە مۆدۆرەوە پێشتر تعلیماتی لە کەس وەرنەگرتووە جگە لە مۆدۆڕش کەس نەیتوانێت ئەو سوپایەوەها یەک بکە ئێستاش ئەو سوپایە مایە و ئێستاکەش جێگرەکەی پابندە بە مۆدۆڕوە ئەڵێ ئیتر بەڵام دیسان ئیتر گۆڕانکاریەک ڕوویدا ئایا لە ئێران ڕێگادەن ڕێگانادەن پێیان خۆشە پێیان خۆش نیە باسەرەتا ئەوە بکەین پێیان باشە پێیان باش نیە بڕای من بابینە سەر رووسیا سەرتا رووسیا نەدەی هەوێ ئێران نایهەوێ ئێران بگۆڕدرێ وەڵا هەمان کاتدا ناشی هەوێ ئێران لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێ ئێرانێکی وا لە بۆ رووسیا باشترە لەبەر ئەوەی ئێران خاوەنی وزەیەکی زۆرە بە تایبەتی غازی سروشتی دووەمینە لە جیهاندا ئەگەر یەکەمینیش نەبێ و لە هەمان کاتدا نەوت ئەگەر هاتوو ئێران لەگەڵ ئەمریکا اتفاقی کرد ویانیش هیچ ئابلۆقەیەکی لەسەر نەما نەوتەکەی ڕەوانەی دەرەوە کرد ئەوە بەڕاستی کارتی نەوت توغاز لە دەستی رووسیا دەردێ ئەمە زۆر زۆر گرنگە پاشان ئەگەر ئەما بوو لەمە زیاتر ئیران ئەتوانێت هەر هیچ نەبێت لە ناوچەی قەفقاسیا تەحەدای
هەندێک بەرژەوەندی رووسیا بکە ببیتە ڕەقیب بەلای کەمەوە. ئیتر چین بە هەمان شێوە چین ئێستاکە لە ستا نەوەتی پترۆلی ئێران دەکرێت زۆر بە هەرزانیش دەکرێت بۆ بە هەرزان دەکرێت لە سای ئەوەی ئابلۆقی لەسەرا وانە چینیش بە هەمان شێوە ئیتر چین بۆبی هەوێ ئەو ئێرانە ویانش ئەو ڕۆژە ئێستا بگۆڕدرێ ئەویش نایهەوێ. لێرەدا کۆمەڵێک ئەگەر هەنا یان یەک لەوانەیە ترامپ ئەم جۆرە شتانە دەکا ئەگەر لە کەسایەتی لە سیاسەتی ترامپ بڕواین پێشتر ئەم کارانەیە کردوونە بۆ نمونە لەگەڵ چین ڕێک بکەوێ لەسەر مەسەلەی تایوان ڕێک بکەوێ بڵێ ئەتۆ هەر هیچ نەبێ 2 مانگ 3 مانگ نەوتی ئێران مەکڕە نەوتی ئێران مەکڕە چونکە ئەو دەزانێ پوتین دەزانێ ئەو پارەی نەوتی ئێران هەمووی دەچێتە گیرفانی سوپای پازدەران ناچێتە ناو قاسەی دەوڵەت بەڕاستی. نەوتی کوردستان کە بە قاچاق دەڕۆیشتە تورکیا و ئێران چەندی دەهاتە گیرفانی من پارەی نەوتی ئێرانیش ئەوەندە دەچێتە گیرفانی ئێرانیەکان و بانکی ناوەندی ئێران لە بۆ هەندێک ئیتر ئەو کاتە سوپای پازدارن ناچار ببێ تەسلیم ببێ و ئەو کاتە ناچاری ڕێککەوتن ببن. یعنی ئەمەش یەک لە ئەگەرەکانە ئەمانە هەمویان ئەگەرن وەکوتم ئێمە باسی ئەگەر دەکەین. بەڵێ هاوڕێیان هاتینە کۆتایی ئەو بەرنمەیە بزانم پرسیارێک هەیە ئەگەر پرسیارتان پێشتر ننووسی بێ بەڕاستی ئێستا درەنگە وابزانم چونکە ماوەیەکی درێژە ئەوە دەکەین کاکێ هەرچەندە نیشانی پرسیارت دانەناوە کاک محەممەد علی بەڵام بابزانم ئەمە کاکیوە من وە خۆم پێم باشە ڕژێمی ئێران بمێنێ لە دەسەڵات ئەوەی لە سووریا بینیمان لە ئێرانیش ئەی بینێ ئەو پسپۆرە ویانیش ئەو بەرپرسیاری ئیستیخباراتی ئیسرائیلیش وا دەڵێ ئێرانیەکان بیر لەوە دەکەنەوە بەڕاستی شوایە بەڕاستی وایە ینی لە لیبیا ئەو قەزافی هەبوو لە سەردەمی قەزافی یەک کەس بێنان نەبوو یەک کەس بێ خانوو نەبوو. لیبیا ئێستا چی بەسەر هاتووە 50 گروپی تێدای هەر هەمووی لە داعش خراترە هەر قەزافی کەینەوەها زاڵم بوو. ئەمانە بابەتی زۆر زۆر گرنگن یان ڕاستە لە عراقدا سەدام فاشیست بوو بەڵام فاشیزمونی سەدام زیات یعنی ئەگە بڵێن لە بەرامبەر کورد حتا لە بەرامبەر شیعش لە کاتێکدا سەری هەڵدا کە هەم کوردەکان و هەم شیعەکان بەڕاستی بە گەرمی پشگیریان لە ئێران دەکرد ئێرانیش لەناو شەڕدا بوو لەگەڵ عراق کاتۆ خۆت بخە شوێنێ و بزانە چی ڕوەدا هەرچەندە ئەمانە بەهانە نین بۆەوەی ئەنفال بکرێ بۆەوەی حەلەبجە بکرێ بۆ ئەوەی پیاوانی ئاینی شیعە لە ناوەندی بەغدا گول لە باران بکرێن و ئەگەر نەمرد بچی لەناو ئەمبڵانسیشدا دەبانچەیەکی لەسەری بدەیت ئەمە بێگومان وحشیەتە یان بەچەکی کیمیاوی لێ لە خەڵک بدەیت ئەمانە بێگومان بیانوین بۆ ئەمانە بەڵام ئێمە باسی ئەوە دەکەین لە سووریایەکدا ئەسەدێک لا دەبێت چێ دەینە شوێنی داعشێک دەینە شوێنیەتەوە لەگەڵ ئەو داعشە ئیتفاق دەکەین و ئەو داعشە لەبەر چاوی تۆ دێ چاوی هەوپەیمانەکەت دەردێنی جەنازەکانیشیان لەسەر بانەکەی فرێد داتە خوارەوە بە وشەی ئەڵڵاهو ئەکبەر قژی کچان ڕادەچێشی سوکایەتیان پێدەکە لەبەر چاوی تۆ عەلەوی دروزی دەکوژی و سمێڵیان دەبرە ڕیشیان دەتراشی ئەتو دەنگت لێوە نایەیان کەواتە بۆ ئەو ڕوخانە چ سوودی هەیە ئەمە گرنگە بەڵام دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەلیتە سیاسیەکانیان ئەوانیش ئەو ڕاستیان نابینن ئەوان هۆکارن یان ئەوان هۆکاری دەستێوەردانی دەرەوەنە بەڵام بەڕاستی دەستێوەردانی دەرەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارە سات چارەسەری نییان جا ئەمریکا دەیکە ئیسرائیل دەیکە ئەوروپا دەیکە رووسیا دەیکە چین دەکە عینی شتە. بەڵێ هاوڕێیان پرسیار ئەگە پرسیارتان هەیە بۆ چوون سەرسەر و سەرچاو ئێوە دژی بۆ چوونی من دژی بۆ چوونی هاوڕێکی دیکەن بەسەر چاو
بەڵام ئەمانە بۆ چوونی تر بەتەنیا نیشانی پرسیارت لە تەنەژدانەوە کاک دیار ئەمە بۆ چوونە سەر و سەر چاوم بۆ چوونەکەشت دادنێن بە هاوڕێین دیکەش ببینن دەوڵەتی کاک هەیمەت دەوڵەتی کوردی تاقە چارەسەریە لە ئێران بەو هەموو فاشیە بەڵێ دەوڵەتی کوردی بە تاقە چارەسەری بێ تەواو خۆ کەس دژی دەوڵەتی کوردی نییە یعنی ئێستا ئەمانەی دەوڵەتی کوردیان ناوێگە دەوڵەتیان بدێ نەیان هەوێ کاکە ئەو دەوڵەتە کوردی چۆن دروستەکەی سنوورەکەی چێە چێ دانی پێدادەنێ دەوڵەت کە سەرەتا دروست دەبێ لە هەموو شوێنێک بە مەبەستی بازرگانی دروست دەبێ چێ بازرگانیت لەگەڵ دەکا ئەمانە زۆر گرنگن یعنی دەوڵەتی ڕیفراندۆمەکەی ئێمە ئیتر چەند سعاتێک خۆی نەگرت دوای ئەوەی فڕۆکەخانەکانیان لەسەر داخستن ئەمە زۆر گرنگە ینی ئەمە زۆر گرنگی یانە تەواو چارەسەری با چارەسەری وێ بەڵام دەوڵەت چۆن دروست دەکرێ ئەمە زۆر گرنگە ئیتر ئینسان ئەمە لێک بداتەوە بەتەنیا بڵێ دەوڵەت ئللا دەوڵەت هیچی دیکەم ناوێت جگە لە دەوڵەت معنای نیانی دەکا بە ئەو دەوڵەتە دروست بێ و منیش بچم با من وەکو فەڕاش وەکو پاککەرەوە وەکو پەنابەر وەرە بگرێ و قبول مەکاک بەڵام چۆن دروستە بێمە شتێک کە دروست نابێت لە واقعدا ئینسان باسی بکات چەند مانای هەیەیانی ئەمە زۆر گرنگە بەڵێ هاوڕێیان ئەوە بۆ چوونە کاک دیار یعنی ئایا هەستەدا کوردی ڕۆژئاوای کردوتە قوربانی ئەو ئیدارە خۆسەرە یعنی هەم بۆ چوونەوە هەم ڕوونیە یعنی چۆن کردیتە قوربانی لەمەدا ڕوون نیە ینی کوردی ڕۆژئاوا شوێنێکی تایبەتی هەیە ڕۆژئاوا شوێنێک نییە هۆمۆژەن بێ وەکو کوردستانی عراق بێ لە زاخۆوە هەتا خانەقین و مەندەلی هەمووی کورد بێ شتیوان نییە چۆن کردویتە قوربانی ئەمەشیان دیار نییە لە ڕۆژهەڵاتیشدا یعنی کاکی یەک من و تۆ کاکێک من و تۆ لە ڕۆژهەڵاتیشدا یعنی لە هەر شوێنێکدا کە گۆڕانکاری ببێ کوردەکان دەبنە ئاکتۆرێک بەڵام ئاکتۆری دەرەجەیەک نین لە هیچ شوێنێکدا لە سووریا هێزەکانی سووریە دیموکراتی چەند ساڵە هاوپەیمانی ئەمریکان ئەگەر هاوپەیمان بن 15 ساڵ ئەحمەد شەرع چەند ساڵ بوو هاوپەیمان بوو هیچ هاوپەیمان نەبوو وەنەی تیرۆریزم بوو لەلیستی تیرۆردا بوو ئەحمەد شەرعی هێنا سەر کورسی دیمەشق داینە ئێستا کە ئەو ئەحمەد شەرعە لە هێزەکانی سووریە دیموکراتیک دەدا یعنی کەواتە کوردەکان هێزە کوردیەکان نابنە ئاکتۆری دەرەجەیەک بەڵام دەبنە ئاکتۆرێک ئەو ئاکتۆرە چەند لە هەر شوێنێک واتایەکی خۆی هەیە مەسەن لە سووریا ئێمە دەزانین کە حکوومەتی ئەحمەد شەرع ئەمریکاش دەزانێت چەند کۆمیشزانانی حکوومەتی ئەحمەد شەرع شەڕی داعشی پێ ناکری ئەتوانێت هەندێک سەرکردەی بکوژێ بدۆزیتەوە ئەو توانیان زیاترە لە هێزەکانی سووریای دیموکراتی چونکە دەیان ناسن برادری خۆیان بووینە بەڵام داعشی خوارەوە چینی خواروی داعش ناتوان نەلاو بە لەسەر زەوی ئەو توانایان نییە هێزەکانی سووریای دیموکراتیک ئیسپاتی کردووە ئەو توانایە هەیە و بە دەستپلیە لە هەمان کاتدا هێزەکانی سووریای دیموکراتیک بچتە شوێنێک هەریچ نەبێ قەتڵ و عەم ناکە گوێی خەڵک ناڕێ خەڵک لەبان فڕێ نادا سوکایەتی بە جەنازە ناکە سمێڵ و ڕیش و شتیوە ناتراشی ئەمان ئەوەش دەبینێ لە هەمان کاتدا ئیتر بابەتێکی دیکە هەیە ئەگەر ئەو ئەحمەد شەرعە سبەینێ بۆ ناسیۆنالیست لە پەتەکەی پساند لەگەڵ رووسیا پەیوەندی کرد لەگەڵ لایەنێک پەیوەندی کرد کە لە بەرژەوەندی ئەمریکادانیا دەبێ هێزەکانی بتوانانی کۆنتترۆلی ئەویش هێزەکانی سووریای دیموکراتیکە ئەوە ڕۆلی کوردەکانە لە ئێرانیش هەروە دەبێ خۆ ئەگەر لە ئێرانیش کورد ڕۆلێکی هەبێ هەروە دەبێ لەمە زیاتر نابێ
الشر ئەچێتە قامیشلۆ یان نا باوەڕ ناکەم، یعنی ئەو لە دوانەی گراهەم نیشانی ئەوە ئەدا کە سیاسەتی ئەمریکا ڕێگە بەوە نادا، باوەڕ ناکەم شەڕ بگاتە قامیشلۆ، بەڵام لە دێر حافر و ئەوانە ڕنگ بێ تا ڕادێک بەردەوام بێ و چەند شار و شارۆچکێکیان لەدەست دەربێنن. لێرەدا مەبەستیان تەبقەیە کە تەبقە جیرایی تر دەست بەسەر سەرچاوەکانی ئاوگرت وەرە هەمان کاتدا ئێتر بەشێکی ڕقا دەکەوێتە ژێر ئەوە دەکەوێتە ژێر ئابلۆقی یان ژێر چاودێری ئەوان وە لە هەمان کەتدا ئەمە دەبێتە کارتێک بۆەوەی جەسارەت بداتە عەشیرەتە عەرەبەکان کە لە ژێر دەسەڵاتی هەسەددان ڕاپەڕین بکەن. خۆی مەترسی هەری گەورەش ئەوەیە. کاک دیار ئەو کۆمنتەم بینی ئەوە لە بەرنامەی من کاک بلێسا باسی کرد تەواو کاک بلێسا باسی کرد ئەوە بۆچوونی خۆی بوو، یعنی منیش بۆچوونم هەیە بەڵام بەو شێوەیە نییە، بەو شێوەیە نییە. لێرەدا پێم وایە لە تەکتیک و لە بەکارهێناندا هەندێک هەڵە هەیە، مەسەڵەن بۆ نمونە خەڵک ئەڵێن ئێمە بووینە قوربانی عەرەبەکانیان بۆ لەگەڵ ئەو عەرەبانە کەواتە ئیتفاق دەکەین، یەک ئیتفاق لەگەڵ خەڵکی عەرەب و لەگەڵ عەشیرەتی عەرەب دوشتی جیاوازن. هێزەکانی سووریای دیموکراتیک و عەشیرەتە عەرەبەکان بەناچاری بووینە ئیتفاق، بەناچاری بووینە ئیتفاق. زۆر زار باسی ئەوم کردو چۆن و کەی نەبوونە ئیتفاق. عەشیرەت پێکهاتەیەکی دیموکرات نییە، دیموکرات نابن ناتوانێت ئەتو لەگەڵی بژی، بەڵام لەگەڵ خەڵکی عەرەب بۆ ناتوانێت بژی، لەگەڵ خەڵکی سوریان و تورکمان بۆ ناتوانانی بژی، لەگەڵ ئێزدی بۆ ناتوانانی بژی، ئەمە ئەتوانی بژی. بەڵام خۆ ئەگەر ئەو عەشیرەتانە کوردیش بن هەر مەترسین بۆ سەرتۆ، ئایا عەشیرەتی هەرکی ئێستا مەترسینی لەسەر پارتی یان عەشیرەتی فلان و فلان مەترسین لەسەر یەکێتی چەند جار شەڕ لە بینیان دەرکەوتووە، هەمیان بە پارە و بەرژەوەندی ڕاگرتوونە ئەمانە. هەر کاتێک بتەقنەوە دتەقنەوە، هەر کاتێک بەرژەوەندی لە شوێنێکە هەبی هەسناوێ ئیتر. بەڵێ هاوڕێیان کۆتایی پێدێنین، زۆر زۆر سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون، بەردەوام بن لە پشگیریکردنی ئەو کەناڵی خۆتانە، کەناڵێکی تایبەت دەبێ لەمەوە دوا هەموو ڕۆژێ لەگەڵ یەکتردا دەبین، لەگەڵ یەکتر قسە دەکەین، لەگەڵ یەکتریش ئیتر کۆتایی پێدێنین. ئەو هاوڕێیانەی پێرانە گەشتن کۆمنت بنووسن تکایە ئەتوانن لە بەشی چاتدا لە ئایندەدا بنووسن، لە ئایندەدا ئەگە پرسیار بوو وەڵامتان بدەمەوە. هەر بژین ڕێز و سڵاو بۆ هەمووتان، تکایە یەکەم تەرخەی مەکەن، هەر یەک لە ئاستی خۆیدا ڤیدیۆکانمان کەناڵەکەمان لە بۆ چەند دۆست و هاوڕێیەک بنێرێ و داوایان لێ بکە ببن بە سوبسکرایب. ئەو هاوڕێیانەی نازانن سوبسکرایب بچێت تکایە لە بەشی چاتدا یان بە ئیمێل یان لە مەسینجەری فێسبوک شتێکم بۆ بنووسن یارمەتیان ئەدەم، بەڵام تکایە بیکەن، ئەمە زۆر زۆر گرنگە و لە مەدا مەترسن پارە و مارەی تیان نییە. ئەمە وەکو ئەوەیە پەیجێکی فێسبوک فۆلۆوەر بکەیت پارەت تیان ناچێ، بەڵام ئەمە لە بۆ من گرنگە لە بۆ ئەوەی زیاتر خەڵک ئەتوانی ڤیدیۆکانم ببینێ. هەر بژین ڕێز و سڵاو، شەو و شەوگەرتان شاد، هەر بژین.